دما وخۆش بە گوهدار و بینەرێن رادیۆیە بویەر FM. ئیرۆ سەرپێهاتیامە بناوێ بێخودی دگەڕیە هێسترێن وی دگندرین وەکە تو کولمەک غارێ دندۆق بەردە سەر پەرچاک قەشە چاوێن وی وەکە دهن گولیسکێن زیڤی قاشاوان تیتکا شیم بە مژانکێ دوی بسڤکایی ڕۆندکێن چاوان دگرن داوێژن سەر هەنارکێن سۆرێن گەنمی لە گۆری تەمەنێ خوا نەکنە نەدرێژە چتە وەکە دەقە پێخواسە گۆبڕێ دکەڤە دکولکولە پیێن وی بە پاچەکێ ڕەنگە پێچاینە خویایە هین گرێدانە دیاویە چەپ و ڕاست دنێرە باز دەدە ڕادوەستە مرۆڤان دبینە قووناقوونا دبە دکە نووزەنووز لێڤێن وی دلەرزن دپەیڤە منجا چاویش ژە حەلیما عەرەبۆرە دگۆت کەچێ تو دبێژە قەی بە زمانێ چووکان دپەیڤە کراسێکی زیڤاری لێ مایە هەر بینکەکێ زارۆکەک باژاری ئێریشی وی دکە تەریشەکێ ژە کراسێ وی یان چەند تایێ سۆری سۆسنی ژە پۆرێ وی ژێ دکە سینگاوی ڤەکریە وەکە سەریک پەنێرێ گۆ حەلیمێ فرۆتیە ئەفەندیێن نسێبینێ منجۆ گۆت کەچێ حەلیمێ بخودێ ئەف سێویێ فلە بێخودیە بمازل عەفدینێ ناوان سێبینێ دەرمانێ وەیە پەزێ برۆ پڕە وێ چ شڤان ژێ دەرکەڤە منجۆ قوربانێ بێتووی کەدی ناکێ بخودێ ئەزێوی دبەرستکە کراسێ خۆرە دەرباسکم بکم لاوێ خوە بزمانێ لاوران بانگ کرنێ نانێ سووکێ و حەلاوە ڕیچال ژێرە پێشکێش کرن چاوشینۆ لوان زیڤڕی و چاوێن خۆ خستن چاوێ حەلیمێ و شیقین و بارین پێکەت چاوێن وی دناو گولۆکێن ڕوندکاندە لە یستن بتەپا بسەرێ خۆکەت نگێ خۆ وەکە زیزۆکێ لە خاکە ستەمکاریێ خستن سینگاوی وەکە هێلانێ بلند بوو داکەت دامارێن ڕوێوی سۆر بوون چەهرێ وی بوو وەکە فرۆیێ گۆت و دمسێ بەڕا سەردە حەلیمێ هێرز هاتنێ گۆکوور و گریا کرە فشکە فشک و بال بلاوک دەچوو وەکە گۆ چاوشین و هەست بوو گۆیێن ناوێوان مرۆڤ لەڤێ هێلێ هەنە هەمبەر حەلیمێ ڕاوەستیە نەڕەڤیە حەلیمێ بگەرمی خۆ چەند کرێ ئەو حەمبێز کرد ئەو ماچ کرد هێسترێن وان بە هەڤرە خۆبەردان ناو لاشێ چاوشینۆ جانێ وی پێرە ڤەژیە منجۆ هەنێک نانێ سووکێ و حەلاوە ڕیچال داوی و بدەست و چاڤا ژێرە گۆت وێ ئەف ژنک دیا دەبە بقەنجی و دڵخۆشکردن ئەو هەنێکی دووری باژێر خستن هەر چەند گاڤان گەپەک نان و هەنێک حەلاوە ڕیچال ددانێ لاوک بخوا ژە دیتنە دیا خۆ بێهێوی ببوو و ژە خۆ باوێ وی بەریا چەند ڕۆژان
پیش چاو هاتە کوشتن نەچارە دایە تەنگاڵە وان هەردوو پیرەکان بەلام وێنەیەن باژارێ سیس و دار و دەڤیان بەخچێ گول و سۆسنان تیتک و لیستۆکێن وی دی چاوێن ویدە بە هەڤرە دەرباس دەبن بینە هەلما گۆشتێ لاوران و تلوران دی پۆزێ ویدە دخولخولە حەلیمێ گوت وەلێ منجۆ ئەڤ لاوک ji pîrekan jî ditirse kesî wilo dîtiye menco got xwakê ya min e got ji tûmê xernûfê jî natirse ji ber got dêlik û serberdayên pîrekên bajaran ew dikuştin ji wan ve got wê xwe pê bişon Helîmê got papûkê digotin leşkerê Tirko ew dajotin bi qefla dibirin davêtin bîr û çehlên kavlê qijnikan manayê bîra te şema çûvayî sûn dixwar digot em diber wan re çûn bêriyê nire nire wan dihat û tilûrê berata di ser serê wan re dirêstin lê newêrîbûn xweberdana ser laşê miriyan lewra zindî di nav wan de hebûn rebenê menco qey xwedê naxeyîde menco got keçê dînê mane sultanê Tirko yê gawir fermana wan ra kiriye maya xwedê çi ye li gundê nicim hawêrî mala Helîmê tijî zarok û pîrek û zilam bûn hinekan digot keçê Belqitiyê wê birote bikuje dibe vî sêwîkê heram nexe mala xwe hinekan digot divê tu wî bi heft avan û axa sor bişo hinekan digot weke berxkekî yemlik godiya xwe winda kiribe û hema bi xwedê ew jî weke me ye xelkê digotin çêlîkên gawiran ne weke me ne biro hat got wey tu çavê minî Helîmê te ev kurkê xweşik weke amê min xelefê ji min re aniye bi vî awayî û her kes dizane got kurd û xiristiyan bi hezarê salan bi hev re jiyan kirine û di hemû fermanên got li dijî xiristiyanan derketibûn taybet ya li ser gelê Ermen de gelê Kurd bi comerdî zarokên wan jin mêr kal revandin û xwedî kirin ev tişt li rex gelê Ermen diyar û eşkere ye mirin û kuştin jî hebû lê welatiyên Kurda ew dikirin weke yên malbatên xwe û ew xwedî dikirin û ji wan jî weke nimûne malbata bavê hunermendê mezin aram dîkiran got heta mir jî hunera xwe xist dibin xizmeta gelê Kurd de ez bihêvîme got we sûd ji vê serpêhatiyê girtibe mala we ava ji bo guhdarkirina we û hûn her hebin bi vê em gihan dawiya serpêhatiya xwe em spasiya guhdar û bîneran dikin û spasiya hevkarê xwe yê ser kontrolê weşana zindî dikin û heya xelekeke din
و سەرپێهاتیەکەدن هون بمێنن خێر و خۆشیێدا و بخاترێ وە.